برای من ئەم پێڵاوە نرخەکەی لە جیهانە دەکاتە نزیکەی 50 ئەم پێڵاوەی بەدەستمەوەیە نرخەکەی 5,000 دلار واتە بە زمانی خۆمان با قسەی بازاڕی نرخەکەی 50 وەرەقەیە. ئەم پێڵاوە مارکەیەکی جیهانیە لە تەواوی جیهاندا تەنها 159 جووتی لێ دروستکراوە. ئەمە یەکێک لە جووتەکانی ئێستا لە دوکانێکی پێڵاوە لە قەزای کەلار. من بۆ قسەکردنی زیاتر ڕۆمە لای خاوەنی ئەو دوکانە. کاک سالار، ئەمە پێڵاوەکەی با بەدەستێمەوە شتێکی لێنەیە. سڵاو لێبێ، ئەم پێڵاوە نرخەکەی چۆنەوە، چۆن کەوتۆتە دەستی تۆ؟ برای من ئەم پێڵاوە نرخەکەی لە جیهانە دەکاتە نزیکەی 50 تایبەتمەندی ئەم پێڵاوەوەیە ڕەنگەکەیەتی ناوەکەیەتی هەروەبێتەوە عەدەدی دروستکردنەکەشێتی. باشە، ئەمە چەند جووتی لێ دروستەکرێت؟ ئەم پێڵاوە 159 جووتی لێ دروست کراوە لە دوای نەهاتوو. هۆکارەکەیشی ئەوەیە کە گرانە. باشەواتە لەو 159 زیاتری لەسەر دروست نەکرا. باشە، ئەمە چەندەم جووتێتی بازەوە پێڵێنەمە؟ ئەمە شەشەم جووتێتی لەلای من. باشە، چۆن نەزان هیچی لەسەر نووسراوە؟ هەموو شتێکی لەسەر نووسراوەوەتانێ 159 جووت و شەشەم جووتم. باش، چۆن کەوتۆتە دەستی تۆمە کاک سەلار؟ وەڵایی شتی زۆر لەمە بە نرختر بەدەستمان کەوتووە و ئەمە شەریکێک بۆ لەوانە. باشە، کەس هاتووە بۆ لات لە کەلارا کەس نرخی پێت داوە؟ وەڵایی وەکو کەسی کەلاری کەس ئامادە نێ بڵێم لە کورسانشە شتیوا لە پێ بکە، بەس چەنە تەلەفۆنم بۆ هاتووە لە بەریتانیا و برادر و ئەو شتانە سەریشیان پێم داوە و تیانە بۆما بنێر منە. تا چەندیان پێداوی تا ئێستا؟ وەڵایی هەتا دوێنێ 6 گڵیاندا. 6 گڵا. هەنی بۆ پێڵاوێکی ئاوا ئەو ڕەنگە بەخوا هەنێک کەسێ بە 6 زایشەی گەرک. باش، ئەمە چ مارکەیەکە ئەم پێڵاوە؟ ئەم پێڵاوە لیسویتۆنە، ینی هەموو شتێکی گرانە، نەتەنانەت پێڵاوی چەبوون نە سەعاتیەیە، عاتریەیە، کەلپەلیە، هەموو شتەکانی گران. باشە، کاک سەلارەمە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووە زۆر ئەبینین لە کۆمنتەکانە ئەڵێن لەبەر ڕەنگەکەی ئەڵێن ئەمە بەبلاشت بمان دەرێ لە پێی ناکەین. وەڵایی کەلاری چۆن بێژدی کورد خۆی بە عامەم شتانە لە پێ ناکە. تێگەی دەبرات بۆ ئێمەش ئەگەرنیەتی فرۆشتنیشمان بێ هەر شتێکمان بێ بۆ وڵاتی خۆمان ناش لەبەر ڕەنگەکەی خەڵک لە پێ ناکە. باشە، نیازتەیە چی لێ بکەین؟ پێڵاوە فرۆشی یاخود هەر لە دوکانەکە ئینشەڵڵا نیازمەوەیە ئەمە لە دوکانی خۆمە بمێنێتەوە، نیازی واشمان داناوە ئیشەڵڵا شتی لەمە جوانتر دانێ، شتی بە نرختر خۆشەر نییە هەر ئەمە بێت، شتەیە زۆر لەمە بە نرخترە و کۆنترە. باشواتە نیازی فرۆشتنی نییە جارێ بڕیارمان نەداوە بفرۆشی، بڕیارمان داوە هەر شوێنی ئەوە بێت و هەر بۆ دوکانەکەمان چوانە و هەرەوەی. ئەمە خۆتان و شەنز لە بالەیە بۆتان دەرچوو یا خۆتان دەستنیشانتان کردووە ناوتانە کاک سەلار؟ ئەمە چۆن بڵێن هەر بالەیە، بەڵام هەنێک کەسێ ئەم بالە ئەسێنێ یان تۆ چی دەژێ دەستی وەرێگری کابرا خۆی معلوماتی ئەوەی لەسەر نییە. سە بۆ نمونە جاران ئێمە بۆمان دەرچوایە ئەم ڕەنگە ئەمان بخاتری خۆمە کێی فرۆشی، ئەمە کێ لە پێیەکە، یعنی بە حەزانترین شێوە لە دەستمان دەرەچوو، بەس کە لێکۆڵینەوەی بۆکەیت و لە سەری ڕۆی کە ئەم پێڵاوە ئەوە نییە ئێمە سەیرێکی، یعنی سە تۆ سەرێکی دوکانەی خۆمان بکە زیاتر سپی و ڕەشوە و جوارانەیە. ئەم پێڵاوە ئاوا بوو تمنیش هەستم وە شتێ کردی ئەیە تێگەی لە برات ت بۆیە زیاتر لە سەری لێکۆڵینەوەم کرد بۆم دەرچوو کە پێڵاوێکی ئاوایە، ینی هەر کەسێکیش بڕە لە کۆمێدا سەیریکە لەو کۆمێدانی کە بۆی کراوە سەرەکەی دیاری کراوە. من خودی خۆم نە لایک نە کۆمێت هیچم نەکردووە، هەر خەڵک لە بەریتانیا خۆی لینکی ئەم پێڵاوەی داناوە کە سەبارەت بە نرخ و بە شتەکانی.